سڵاو بەڕێزانە کاتتان باش بەرنامەی ڕۆماڵ یەفسەتان پێشکەش دەکەم بۆ ئەم بەرنمەیە لاگەڵ بەڕێزێک کە خاتونێک کە خۆی وەکو باڵێزی ئاشتی ناساندووە خاوەنی ڕێکخراوێکە بە ناوی ڕێکخراوی 22 نۆرۆز باز لە هەموو ئەو کار و چالاکیانە دەکەم کە لە ماوەی دەست بەکاربوونی تاکو ئێستا ئەنجامی داوە هەر بۆ خۆی دەمەوێت بزانم کە باڵێزی ئاشتی لە هەرێمی کوردستان لە تەواوی جیهان ئیشەکەی چییە کێن ئەوانەی کە دەتوانن دەورێکی لەم شێوەیە ببینن و بۆ خۆی ئەم باڵێزی ئاشتیە بۆچی گرنگە یعنی گرنگی چییە بۆ پێگەی هەرێمی کوردستان بۆ پیشاندانی وێنە و دەنگ و ڕەنگی هەرێمی کوردستان بە ناوەندی دەرەوە ئەو چالاکیانی کە لە ماوەی ڕابردوو ئەم تێدا باشدار بۆ چییە لەگەڵ هەموو ئەو بابەتانی دیکە کە پێویستە بە ئەو ڕۆڵی کە دەبێت باڵێزی ئاشتی ببینێ دەکەمەتەوەرێک وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز دکتۆر ڕووناک جاف باڵێزی ئاشتی وەردەگرم دکتۆرە بەخێوی سپاس سپاس دەکەم زۆر سپاسی کەناڵەکەتانی شەکەم بۆ ئامادەبوون بۆ ئێرە دووبارە بەخێر بێت سپاس دکتۆر ئەگەر سەرەتای گفتوگۆکەم لەو پرسیارەوە دەست پێ بکەم باڵێزی ئاشتی چییە وەکو تعریفەیەکی خۆت وەکو ئیش و کارەکانی خۆت بۆنی ناونیشانێکی لەم شێوەیە بۆ گرنگە سەفیری ئاشتی ئەو شخصیاتانەیە کە لەلایەن ئەمم المتحدە هەڵیان نەبژێن طبعاً کە چالاکیان هەیە چالاکی یعنی ئیشەکەن بەخۆبەخشی بێ بەرامبەر ئەو چالاکیانە دەبێت چی بێت بۆ ئەوەی کە کەسێک بتوانێت و سەفیری ئاشتی ئەم ڕۆڵە ببینێت وەکو یعنی یارمەتی و هاوکاری فەقیر و هەژار هەموو کەسێک دەتوانێت هەڵگری ئەم نازناوە بێت یان دەتوانێت دەوری سەفیری ئاشتی ببینێت نا هەموو کەسێک ئەبێ پێنج ینی مەرجی بێ یەکێ لەوانە حکم نەدرابێ سمعەتی باش بێ و یعنی بە تایبەت یعنی ئینی بێ باوەری بە ما بێ مرۆڤ و ئاشتی و بە یەکەوە ژیان بێ ئەقەشی لە ساڵەکە پێنج چالاکی بێ خۆبەخشیان یعنی ئیشی کردو بێ کێ ئەم نازناوە بە ئێوە دەبەخشێت ینی ئەو جهت لەلایەنی ئەمم المتحدە ڕێکخراوەکانی کە سەرنا سەربەخۆی ڕێنا ئەمم المتحدەیە بەدەر لە ئەمم المتحدە هیچ لایەنێکی دیکە جهتێکی دیکە دەتوانێت ئەم نازناوە بە کەسێک ببەخشێت بەڵێ لەنە ئەو ڕێکخراوێک کێ ڕێکخراوە دەوڵەتەکان بەڵێ مثل ئەکادمیێتی سەلام لە ئەڵمانی ئەوانە ئەکادمیەکان ئەتوانن محتەمەدیان هەیە بن ئیجازە بن بە سەفیری ئاشتی باشە ئیشی سەفیری ئاشتی باڵێزی ئاشتی لە هەموو دنیایەک ئیشەیە خود بە پێی تایبەتمەندی شخصیت و کەسەکان جیاوازە نانە جیاوازە ئێستا مثل من سەفیری ئاشتی لەبەر ئەوە دانە پێم چونکە من خۆبەخش ئیشەکەم سەفیری ئاشتیش هەیە عەفو سەفیریش هەیە ئەوانە کە سەفیری دەوڵەتێکن ئەو دەوڵەتە بەڕێوە ئەبن باشە بۆ نمونە ئەگەر کەسێک بێوێ ئەم دەورە بگێڕێت تەمەنێکی دیاریکرا هۆیە یاخۆت بۆ نمونە شەهادە و لێهاتووی نابێ شەهادەشە هەنە سەفیرمان هەیە شەهادەیان نییە ئەی زمانیش عێلاقەی پێوەن بەوە نییە ئەوانەی کە بۆ نمونە کە باڵێزی ئاشتین ئەوەی کە من سێرچم بۆ کردی بێ زیاتر ئەوانن کە بۆ نمونە ڕۆڵەکانەوەی کە ڕۆڵیان هەبووە لە کەمکردنەوەی گرژیەکان بە بەرپاکردنی ئاشتی لە نێوان گەلانی جیهان تۆ خۆدەم ڕۆڵت بینیوە یان ڕۆڵەکەی تۆ جیاوازە لەمە من جیاوازە من پێم وتی لە داخل کوردستان ئیشی خۆبەخشەکەم بێجگە لای ئەوەش ینی من کە مامۆستایەکەم لە مەکتەبیش ینی مناڵم ئەبردە ماڵ سەعیم پیانە کرد بێ بەرامبەر کەواتە ئەگەر باسێک لە ئەو ئیشانە بکەیت کە تۆ کردوتە زیاتر لە چی بوارێکدا بووە بواری تەدریب و تعلیم ینی ڕێهێنان و فێرکردن و هاوکاری هەژار و ئاوارەکان سەردانیانم کردووە لە چوار پارچەی کوردستان من ئیشم کردووە لە هەولێر لە دۆهۆک لە سلێمانی دکتۆرە بۆ هەندێک کەس ینی شارەزانی بە ئیشەکانی باڵێزی ئاشتی بۆ باڵێزی ئاشتی ڕۆڵەکەی و خۆی لە بەرچاوی خەڵک دیار نییە ئەخر ناتنەتە ناو مجتەمەع و کۆمەڵگە ببینن کە هەنی خەڵک پێویستیان بە یارمەتیە ئەگەر ئەو خەڵکانە ببینن چەند یان پێویستیان بە یارمەتی ئەوان شەچن یعنی فێرە بن یارمەتیانەیەن هاوکاریانە بن باشە ئەو یارمەتیانەی کە باڵێزی ئاشتی دەتوانێت پێشکەشی کۆمەڵگەی بکات چییە زیاتر یارمەتیەکان ینی ئەو کۆمەکی و مادی و معنەوی و خۆراک و جلوبەرگ باشە سەپۆرت و دامی ئەم هاوکارانی ئێوە کێیە زیاتر وەڵام من دامە من نییە ینی هەمووی لە حسابی خۆم بوو تا ئەم دەقەیە و هیچ دامێکم نییە چونکە بێلایەنم کەس دامەم ناکە هەوڵ نەداوە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کۆنتاکت و پەیوەندی دروستکەیت بۆ بەڵێ کردومە بەس لە هۆڵندا دووسێ جار یارمەتیمیاندا جلوبەرگیان بۆ نادەم لە دۆهۆک هەرچوم لەوێ تەوزیعم کرد
لك هەولێر هەروەها بوو لە هەولێر تەوزیعم کرد. ئەی لە بواری پەروەدە و زانست و پێگەیاندن پێم وابێ لەسەر بابەتی پێگەیاندنی منداڵ بە تایبەتی فێرخواست ئیشێکی باشت کردووە ئەوانە چی و ئیشانە زیاتر؟ وەڵا خولی بێهێزەکەمەوە فێربوونی زمان دوای ئەوە خولی خەیاتیەکەمەوە بۆ ئەو ژنانە کە بێ هاوژینن دوای ئەوە هەنێ نەخۆشداریش هەیە یارمەتیانە معنەوی مادیش. باشە ئیشەکانی تۆ زیاتر لە کام سنوورە لە کام شارە یان هیچ شارێک بۆ تۆ سنووری نییە؟ ناکەم هەر لە کوردستان لە هەر شوێنێک بێ من ئیشەکەم چونکە من خزمەتی فەقیر و هەژارەکەم لە هەر کوێ بێ سەردانی ئاوارەکانەکەم لە کەپڕەکانیانەکەم سەردانیانەکەم. باشە ئەوەی کە تایبەتە بە ئاوارەکان چەند کەمپێک لە هەرێمی کوردستان هەیە لە کەم بۆ نمونە کەمپی باریکە کەمپی ئاشتی چوومە بۆ کەمپی ئاشتی زەوە جار چوومە یارمەتیانمدا. چالاکیەکان زیاتر چی بوون چیت کردووە بۆ نمونە؟ جلو بەرگم بردووە دوای ئەوە ئەنم بردووە دوو سێ کوڕ ئەوانە کە دەلاکن بردمە سەرتاش بۆ سەرتاشی مناڵەکانم بۆ جێژن مەثەل لە هاوین. بەس دکتۆرە ینی ئەو زۆربەی باڵێزی ئاشتی دامەکرێت لەلایەن ڕێکخراوەی دەوڵەتەکانەوە بۆ ئێوە نەتانتوانیوە ئەم کۆنتاکتە دروست بکەن ینی ئێوە قورس نییە لەسەر شانی خۆتان ئەمە مغاوکاریە؟ نا قورس نییە من چونکە ینی حالی مادیم باش بوو پێشتر. ئەی بۆ ئێستا شەر بەردەوامی لەم هاوکاریان؟ ئێستا شەر بەردەوام الحەمدوللا بەس هەنێ ڕێکخراوی دەوڵەتی هەیە ینی یارمەتیم بەیان وەکو مەکینەی خەیاتیم بۆ ئەنێرن جلوبەرگم بۆ ئەنێرن. باشە پلانی داهاتوتان چییە بۆ نمونە دەتوانێت سەر کام سێکتەر و ئاست ئیش بکەن؟ ئێمە ئێستا پرۆژەتان هەیە پرۆژەکەمان ئێمە ئێستا ینی بەردەوامی کە مەکتەب بکرێتەوە دەوراتەکەینەوە بۆ ئەو مناڵانە کە مەثەل لە ئینگلیزی یا لە زانست یا لە بیرکاری تۆزێ نین زەعیفن دەورەیان بۆخێنەوە. ڕێکخراوەکەی بەڕێزی کە ناوی 21 نەورۆزە هەڵبژاردننی ئەم ناونیشانە بۆچی؟ ینی ناونیشانێکی تەواو کوردەواریانە و ینی کوردیە. بەڵێ ئەمە کێشەی بۆ تۆ دروست نەکرۆ لە بەڵێ کێشەی بۆ دروست کردم ئەمەوێ من ڕێکخراوەکەم بیکەن بە دەوڵەتی لە ئەڵمانیا لە ئەمریکا وتیان ئەبێ ئیجازەی بەغا بێنی ئیجازەی مرکزی کە ڕۆشتم ئەڵێن ئەبێ ناوەگەی بگۆری منش ناوەگەی ناوگۆم لەبەرەوە بڵێن دەبێ ئەم ناوە کوردیە ناوەگەی بگۆری منش نایگۆرم ماوەتەوە. لە ڕووی یاساییەوە ئەوان بۆیان هەیە داوایەکی وا لە تۆ بکەن لە ڕووی یاساییەوە؟ ئەڵێ نابێ 21 من ئەگەر 21 لابم ئەبێ بە نەورۆز نەورۆزیش ڕێکخراوێکی کە هەیە ناوی نەورۆزە ناوێت دوو ڕێکخراو بە یەک ناو بێ. بارگای ئێستای ڕێکخراوەکە لەکوێیە؟ وەڵام لە لای جیاوازاتە مەوسێ لە شاری سلێمانیە؟ بەڵێ. باشە ستافی کارگەری ڕێکخراوەکە چەندێکە بۆ نمونە ڕۆژانە ئێوە بۆ خۆتان لەوێ داوامەکەن یاخۆی لەنە دەوام ناکەین ینی من کە ئیشێکم بێ ئەنج ئەڕۆم بکە میێوانێکمیت لە بەغاوە مەثەل لە دهۆکەوە لە هەولێرەوە بێ ڕێکخراوەکان سەردانمەکەن ئەڕۆم. ئێستا بە دیاریکراوی ئەم ڕێکخراوی ئێوە کە ڕێکخراوێکی ئاشتی خێرخوازیە لەگەڵ چەند وڵات کۆنتاکتی هەیە؟ لەگەڵ مەسرە ینی لە مەسر تقریبا لەگەڵ 6 ڕێکخراوی نیودەوڵەتی هەر لە مەسرن لەگەڵ ئەکادمیەتی سەلام لە ئەڵمانیا پرۆتۆکۆل تەعاونم هەیە نوێنەری ئەوانشم لە کوردستان. ئەیکەواتە دکتۆرە تۆ ئەم پەیوەندیانە ئەوەنە فراوانن چۆن دامی تۆ ناکەن دامی ڕێکخراوەکەی تۆ ناکەن ینی پەیوەندیەکەت باشە؟ ناڵێم ینی پەیوەندیم ینی دامەکەن بەس دامێکی نەکۆها ینی زۆر ینی مەثەل مادی بێ بەس جلو بەرگم بۆ مەکینەی خەیاتی ئاوها. یەکێکی دیکە لە ئیشەکانی باڵۆزی ئاشتی لە پاڵکاری خێرخوازی و مرۆیی حتمما گەاندنی پەیامی کووردە دەنگی کووردە پێکەوە ژیان تەعایش ئێوە توانیتوانێت لەسەر ئەمە ئیشتان کردو توانیتوانە دەنگی کورد ئەو پێکەوە ژیانی ئاشتانی کە لە هەرێمەی بیگەێنن بە وڵاتانی دەرەوە؟ بەڵێ بگەیاندومانە بەتایبەت من قسەم کردووە لەگەڵیانە چونکە لەهێنا لە کوردستان لێرە یارمەتی ئاوەڕەکانمان زۆر کردووە. ئەمە دەوری چی بۆ ینی ئەوان پێشوازیان لەم هەوڵانە کردووە؟ پێشوازیان کردووە بەڵێ. باشە ئەی لەو کۆنفرانسە نێودەوڵەتیانەی کە بۆ ئاشتی دەبەسترێت ئێوە حەزورتان هەیە؟ بەڵێ من حەزوڕم هەیە هەر مؤتەمەرێک بێ ینی من داوام بۆ ئەنێرن ممکن لە پەیجەگەش بینوتە چەند داوام دابەزاندووە ئێستا حالیان داوایەکان بۆ ناردوم بۆ مەسر 23 نۆ على ئەساس بڕۆم. ئەمان بۆچی ئەم دەورە؟ ئەمیشنە مؤتەمەری بحوثە ینی بەحثەکەین
تقديمي بحثكن أوانا كشهاديان هي تقديمي بحوثكن مثل بحوث لسر شي لسر هم لسر آشتية ما بي مرواب بيك وجيان توانيت أنا آشتي برقرار كان بۆ نمونە باڵۆزی ئاشتی ئیشەکەی ئەوەیە کە کەمکردنەوەی ناوکۆکیەکان گرژیەکان لە نێوان کۆمەڵگا ئێوە توانیت ئەم دەورە بگێڕن بەڵێ بۆ نمونە چیتان کردو لە ماوەی ڕابردوو بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە یعنی هاوکاری فەقیر و ما نەکەین غێر باشە بەڵێ دکتۆرە ینی حەز ئەەکەم ئەوشم پێ بڵێ بۆ نمونە باڵۆزی ئاشتی بۆ خۆی لەسەر کۆمەڵێک بنەما و مەرج دادەنرێت دەبێت مەرجەکان چی بێت بۆ ئەوی ئەم کەسەم دەورە ببینێت یەکەم ئەبێ حکم نەدراوێت باشە سمعی باش بێ ینی بە تەواوی ینی بە مەوادئی بەیەکەوە ژیان و ماوی مرۆڤ هەبێت ئەبێ ئەقەلشی لە ساڵەکە پێ چالاکی خۆبەخش بێ اینجا شەهادەی ئینێنە سەفیری ئاشتی ینی دەور و کەسایەتی ئەو شخصێتە گرنگە بۆ ئەمە ئەکی طبعاً بسمعتی ینی باش بێت باشە ئەگەر کەسێک بۆ نمونە بێ بە باڵۆزی ئاشتی بەڵێ دەبێت یەکەم هەنگاو لەکەوە دەست پێ بکات ینی یەکەم هەنگاوی سەرەتایی بۆ ئەوەی ئەبێ یەکەم جاری پێم وتی یانی ئەبێ ئەو شخصەکانی فول مواصفات بێ ینی بە ناحیەی خۆیەوە ئەنجا دەسەکات بە یارمەتی هاوڵاتیان ئیشی خێرخوازی بکات وتم پێ لە ساڵەکە ئەقەشی پێنج چالاکی بێ خۆ بەخش بێ ینی ئەبێ سیڤێکی ئامادەکراوی ئەم کەسە ئەبێ سیڤەیەکی تەواوی بێ بەڵێ باشە کە تۆ ئێستا مەثەل ئەبی بە ئاشتی ینی چالاکێکت هەیە پەیجێکت هەیە داد بەزاندووە خەڵک سەیریەکە منەظەمە دووەلیەکان ئەکید ینی ئەیبینن دوای سیڤەکە دەگەن کە سیڤەکەتیان بینی ینی باشە و ینی ئەو شتانە مەرجانە لە تۆ هەیە خۆیان شەهادەت بۆ ئەنێرن بە سەفیری ئاشتی سەفیری ئاشتی هەموو یەک ئیشی هەیە دکتۆرە یاخود بەپێی هەرێکی شخصی جیاوازە بەڵێ جیاوازە ئێستا من پێم وتی من بەس ینی ئەمەی بەڕێز کاری مرۆییە کاری مرۆیە بەڵێ سەفیریش هەیە پێم وتی بەس بۆ ینی دەوڵەتێکە ینی دەوڵەتێکە بابەڕێەوە کامیان لە هەمی گرنگترە بۆ نمونە کە بتوانێت ڕۆڵی زیاتری هەبێت کام جۆرەیان کام جۆرە لە سەفیر بۆ نمونە وەڵا ئەوەی خۆبەخش ینی کە یارمەتی هەژار و فەقیرەیە ئەوە زۆر گرنگە ینی کە تۆ عائیلەیەکە بینی محتاجە ینی باشە ینی کە یارمەتی ئەیە مادی و معنەوی لەسەر ئاستی تەندروستی بۆ نمونە ئەگەر کەسێک پێویستی بە دکتۆرە ڕووناک بێت بەڵێ چۆن دەتوانێت هاوکاری بێت طبعا من ئەوی شەم زۆر کردووە پرسیارش لەسەر بکە هەنێ دکتۆر هەیە ینی لەگەڵیان پەیوەندیم هەیە هەر نەخۆشیەک تەلیفۆنم بۆ بکات ئەمکانی نییە مادی ئەینێڕم بە لای ئەو دکتۆرە ئەگەر پێویستی کەشپێ لێ ناسێنە طبعاً بێ بەرامبەر ئەگەریش پێویستی بە عملیات بێ لە خەستەخانە حکومیەکان بۆ یەکەن ینی هەتاکو دکتۆری چاو دکتۆر هێمن ڕەوفم هەیە دکتۆری جەراح دکتۆر عەقید هەورامیم هەیە ناوەکانی ژنەڵی کێشەمان نییە بەڵام تەنها مەبەستم ئەوەیە بەڵێ دکتۆرم هەیە لە هەموو یعنی اختصاسەکان ینی اختصاسەکان ئەگەر ناونیشانەکان ینی چەند جملە عەسەبیەم هەیە باشە دکتۆر جەراحم هەیە دکتۆری جلدیم هەیە دکتۆری باڵتنیم هەیە ینی هەتاکوی ئەم دکتۆرە لەگەڵم نەخۆشا دەتوانێت هاوکاری بێت تەنها ئەوەیە پشتیوانی بۆ بکە یان جۆری نەخۆشەکەی ینی دیاریکە تەشخیص تەشخیصیەکات ئەگەر پێویستی بە عملیات و عملیاتشی بۆ ئەکات ئەی توێکی عیلاج و ئەوانەی کە بۆ مەسائل بە عیلاجش هەم شەریکات هەیە مەثەل ینی سەیدەلێک هەیە اتفاقم کردە لەگەڵ عیلاجەکە بە نیو قیمە ئیدا بە فەقیر لە مای ڕابردوودا چەند نەخۆش لەسەر دەستی ئێوە بەم شێوەیە ینی چارەسەری وەرگرتووە بێ بەرامبەر وڵات تقریبا 12 کەس تا ئێستا 12 کەس ڕێکخراوەکەی وەکی دامەزراوە دکتۆرە حەوەی 5 2007 بەس لەو کاتۆ پێدوانی ئەم ڕێژە ڕێژێکی کەمە ینی مێژوەیەکی زۆرتان هەیە بەڵام چالاکیەکە کەمە چالاکیم زۆر زۆرە بەستم ئەوەی لانی تەندروستێکە لە ماوەی 5 ساڵە کەم نییە آخر تقریبا 2 ساڵە کاتی کەرەنتینەکە نییە کە نەخۆشی کۆرۆنا اتفاقمان کرد لەگەڵ هەنێ دکتۆرە لەسەر ئاستی پەروەردەیی بۆ نمونە کۆنتاکتەکە چۆنە هەما پەیوەندیەکە چۆنە لەگەڵ جیهاتەکان بۆی ئەگەر کەسێک بۆ پێویستی بە فێربوونی دەورەیەک بێت تەقوەیەک بێت ئێمە دەورەی فێربوونی زمانەکەینەوە خولی بێهێزەکەینەوە ئیتر دەورەی خەیاتی هەمووی دەورەکانم دەورەی دەلاکی پیاوان و ئافرەتانەکەینەوە هەمووی بێ بەرامبەرە یەک ینی هەمووی مامۆستاش کە هێنم بۆ دەران لە حەسابی خۆم پارەیەم ینی هاتوچەکەی لە حەسابی خۆمە
شهادەیانیش هەیە طبعا هەم لە حسابیقم بێ ئەوە 1 دیناریان لێ وەربگرین. ئەم دەورانە ئێستا موجودە ینی لە ڕێکخراوەکە ئێوە یاخود لە بەرنامە و پلانایەک بۆ داهاتوو؟ موجودە کردومە و بەردەوامیشە ئێستا کە مەکتەب دەست پێکات هەم دەوراکانەکەینەوە. پلانی داهاتوو دەتوانێت لەسەر چی ئاستێک ئیش بکەن بۆ نمونە بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوە کە ئەوان سەپۆرتێکی باشن بۆ کارەکانی ئێوە هەوڵتان نەیە عەلاقەکە فراوانترکەن؟ بەڵێ على ئەساس منەظەمەیەکەیە لە هۆڵەندا مەکینەی خەیاطین بۆ بنێرن. باشە. باڵۆزی ئاشتی تاکەی دەتوانێت لە پۆستەکەی بەردەوام بێت تاکەی دەتوانێت بەم ناونیشانە خزمەت کات کاتێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە نا کاتی نییە بەردەوامە. بەڵێ لە هەرێمی کوردستان خاوەنی چەند ناونیشانی لەم جۆرەی؟ زۆرن وڵات تقریبان بەس هەیە هەموویان یعنی نیوەیان یعنی بڵێم چی کار و چالاکیان نییە. بۆنیان ینی هۆکارێکەیە بوو ئەوە یان بەداخەوە هەنێکی هەیە ئەگەرنیانە چۆن بۆ نمونە کردویانەوە باڵۆزی ئاشتی چۆن ئەم لە بیدای کوردیان بەس دوای ئەوە سێرەکەیت بەداخەوە هەنێکە بێ بە شێوازێکی تر بەکاری هێنن یان مستەفی دەبن لەو ئیشە. بەڵا دکتۆر هەرەوە پرسیارە بۆ نمونە پێشتر پێش بەرنامەکە لەگەڵ باڵۆزێکی ئاشتیا قسەم کردوتی ڕەنگە هەندێک لەم باڵۆزانە ئیشەکەی خۆی ئیستیقلال کا بۆ بزنس و بازرگانی. ڕاستە بەڵێ بەداخەوە ئەمە هەیە بەس هەمووی نییە ینی بڵێم چۆن دانەدانە هەیە بەڵێ بەداخەوە. چۆن بۆ مە چۆن دەتوانێت ئەمە بکە ینی لە چی ڕێگەیەکەوە ینی بۆ ئەوەی کە ئەم ئیشەی خۆی ئیستیقلال کا بۆ ئەم بابەتە بازرگانی مثل یارمەتی شتەیەکێ دامی عائلەیەک مثل دامی ڕێکخراوێکە کرێ مەبلەغەکە نێرێن لە خارجەوە مثل بۆ ئەو ڕێکخراوە نیوەی خاتە گیرفانی خۆیەوە. دکتۆرە چاودێری نییە ینی بۆ لە کاتی دابشکردنی ئەم موادانی کە هەشتێک بێ ئایا مادە بێ ئایا حسب ئەو ڕێکخراوە خۆی و حسب ئەو یعنی سەفیری ئاشتێک کە تەسەڕوف بکات. ئێستا من یعنی ڕێکخراوەکەم کە شتە هێنم بە لوژنە تەوزیعەکەم. ئەوەکو چاودێری لایانی ئەولانەی کە دامی تۆ ئەکات ئەو خۆی هیچ چاودێرێکی دەبێت لە سەرکارەکانی تۆ؟ ئاخر شتەکان من تا ئێستا پاریان بۆ نەناردۆ مادی مەبەستم ینی بەڵێ کەشتم بۆ جلوبەرگە جلوبەرگەکان هەمووی تەوزیعەکەین ئەڵم لە هەر مەثل لە دوهۆک لە هەولێر بێن خۆ من ناچی بێنم بۆ ئێرە سیارە بگرم و تۆزیە زەحمەتە هەر لەوێ تەوزیعەکەم لە کەمپەکانی هەولێر و دهۆک. باشە. لە ڕێکخراوەکەی خۆتان ئێستا چەند کەس لە هەیکەلەتی کارگەری ڕێکخراوەکە بەشدارن؟ ئەو بەش و سێکتەرانە کامانن کە ئێوە بۆنمە کاری تێدا دەکەن یان لە چەند بەش پێک دێت وەکو سنفی ئیشەکانتان؟ سنفی ئیشەکان ئێمە 7 کەسین کە ئیشەکەین لەوێ مثل مدیر ئیدارەمان هەیە مدیر عێلاقاتمان هەیە متابعمان هەیە کە ئەینێرین یانی شتێکمان پێویست بێ کۆمپیوتەرمان هەیە ئەعلاممان هەیە. باشە. ئەگەر کەسێک لێرەوە پێویستی بە تۆ هەبێت جا بابەتەکە مادی بێت معنەوی بێت ئامادەن پێشوازی لە هەر جۆرە کەسێک بکەن بۆ نمونە ئەوەی کە پێویستی هاوکاری ئێوەی پێویست بێت. من هەرکێ تەلیفۆنم بۆە کات کە پێویستی بە منە هاوکاریم کردووە هەمووشی ئەم ناسێ. باشە هیچ مەرجەکەی بۆ کەسێک کە هاوکاری دەکرێت یاخود تەنها ئەوەی کە پێویستی بە شتەکە هەبێت؟ نا کە تەلیفۆنم بۆکەن ئەم ئەبێت تەکید بکەینەوە هەنی خەڵک هەیە پێویستی نیە و هەر ینی تەما حیگرە داوشتەکات ئەچین بە لژنە چین سێر ماڵیانەکەین ئاوا ئەچین بە لژنە سێرێکن ینی ئیمکانێتی ئەبینین ئەنجا یارمەتیەیەن. خەڵکێک هەبوو بۆ نوە پێویستی بەم کۆمەکە نەبوو بێ داوای کردبێ لە ئێوە؟ زۆر هەیە بەڵێ ئەیان بینین زۆر هەیە مەثل من لەم ڕۆژانە ژینێکی عەرەب پیاوەکەی مدەرسیش بووە یعنی مردووە تەقاعدی هەیە و داوای یارمەتیم لێکات. باشە. بەتابەتی مەبەستمە لەسەر بابەتی بێهاوژنی بەمانە شعبیەکەی بێوەژنان ئەوانەی بێهاوسەرن ڕەنگە پێویستێکی زۆریان بە هاوکاری هەبێت بۆ حکومیەوەی کە چەند ساڵێکیشە هەندێک هاوکاری هەبووە بە ناوی چاودێری کۆمەڵاتی ڕاگیراوە بۆ ئەمان پرۆژێکی دیاریکراوتان هەبوو یا؟ بەڵێ پرۆژەی ئەنم بۆیان کردەوە ساڵۆن حیلاقەی ئافرەتان لەگەڵ دەورەی خەیاطیم بۆیان کردەوە. ئەی وەکو لایانی مادی ڕەنگە ئەوان زیاتر پێویستیان بە هاوکاری مادی هەبێت؟ لا مواد غذائیە یعنی وەکو خۆراکم بۆیان بردووە جلوبەرگم بۆیان بردووە. باش ئەم موادە غەزایانەیە بۆ یەک مانگەیان مانگانە دەتوانین؟ مانگانە نییە یعنی بناسەباتە چونکە وتم پێت ینی من خۆم دامی خۆمەکەم کەس نییە داعممان بکات ئەگەر داعمم بۆیە هەموو مانگی ئەم برد
باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیکەمەوە دەمەوێت دوا پەیام دوا سەرنجی خۆت لەسەر کۆی ئیشەکانی خۆت ئەگەر شتێک مابێ بیڵیت. والله هیچم نییە ینی تۆ چەند پرسیارێکتان هەیە بەسەر چ باشە کەواتە خەڵک گەشتبین بێ خەڵک بە ئومێد بێ بۆ کارەکانی ئێوە ینی کارەکانی ئێوە دەچێتە هەموو ئەو ماڵانی کە پێویستیان بەدەستی هەڵگەڵی هەیە. بەڵێ ئێمە ژمارەکە من یان لەسەر پێجەگەشت مەوجودە هەرکێ تەلیفۆن بۆکە قسووریان لەگەڵا ناکەم. باشە دکتۆر ڕووناک جاف باڵوێزی ئاشتی سپاس بۆ ئامادەبوون دووبارە ئێوەش بەخێر بێت سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێوەش هەر شاد و بەختەوە.